بەیانی ئێوەش باش ئێستا من لە نێو بازاری شێخەڵای هەولێرم کە یەکێکە لە قەرەباڵغترین بازارەکانی هەولێر کە بە یەکێک لەو بازارانە دادەنرێت کە خەڵکی شاری هەولێر دێن لێرە کەلوپەلەکانیان دەکڕن چونکە پێداویستەکان لێرە جیاوازترن نرخەکانیان چونکە بازارێکی ملیە لێرە بەڵام وەکو دەبینن قەرەباڵغێکی ئێزگار زۆر بە بازارەکەوەدا دیار نییە ینی ئەم ساڵ جیاوازتر لە ساڵەکانی پێشووتر ساڵانی پێشوو لەگەڵەوەی کە مانجی ڕەمەزانیش بوو بەڵام خەڵکێکی زۆر لە ڕۆژدا دەهاتن پێداویستەکانیان دەکڕی بەڵام ئەم ساڵ جیاوازترە ینی ئەگەر ئێستا ئەو شوێنەی من لێ وەستاوم و ئێوارەکەی بێ ڕەنگە زۆر قەرەباڵغتر بێتن ئەمەش وای کردووە کە هیلاچی و ماندووبوون بە خەڵکیەوە دیار بێت بە ڕۆژ نایانەوێت بێن پێداویستەکانیان لە ڕۆژدا بکڕن زیاتر دەیخەنە کاتەکانی شەوان هەم لەگەڵەوەشدا بەشێکی زۆر لە خەڵکی سەرقاڵی ئەوەن کە بە ڕۆژ لە ئیشدان ئێوارەکەی دێن بە مەبەستی کڕینی پێداویستیەکانیان یعنی لەگەڵ ئەوەشدا خۆشتەزانی هەم بابەتی موچە کە ئەمەش کاریگەریەکی دیکەی لەسەر بازار دروست کردووە چووکە هێشتا ترسێکی زۆر لە لای خەڵک هەیە کە بە شێوەیەکی گشتی سلااو لێبی هاتی چت کڕێ مامە هاتی شتت کڕیوە ئەوڕۆ چت کڕیە هاتیە بازار قسە ناکەم باش باشە وەکو دەبین ینی بەشێکی زۆری ئەو دوکانانەی کە هەن قەرەباڵغیان پێوە دیار نییە هەم لە بەرەوەی وەکوتم خەڵکێکی زۆر لە ڕۆژدا سەرقاڵی ئەوەن کە ئیش و کارەکانیان دەکەن جگە لەوەش من هەوڵە دەم لێرە دوکاندارێک وەربگرم بۆی بزانم ئەم ساڵ لەگەڵ ساڵانی پێشووتی جیاوازیەکەیە بە شێوەیەکی گشتی بڕیان بڵێ ئەگەر جێبیسی من بیت بەڵێ سەرکۆ پێم خۆش بوو مادام لە ناو بازاڕیت ئەگەر دوکانارە بەڕێزەکان بێت یاخوا هاوڵاتیان بێ پرسیاری ئەو بکەی کەیتر وەڵام منی ژۆ لە لای ئەوم بۆی قسەی لەگەڵ بکەم ئەوە سلااوت لێ بێ بەڵێ ئەم ساڵ من پار ساڵیش هاتمە لای تۆ لێرە قسەمان کرد خەڵکێکی زیاتر لە بازار بوو ئەم ساڵ بۆ هات چۆلە کاکە خەڵک گوناحاهای لێ بکرێت چەند مانگە معاش نەدرایە ینی خەڵک زۆر ینی ئێش خواردی بەس ئەو حکوومەتەی بەس ینی هەتاکەینێ ینی هەموو سەرمانگان با معاشەکەی بدەن یعنی حکوومەت لەو حکوومەتە هەرکووەچی هەبی فەقیر عیراقی لەوەی نییە بینی حکوومەتی هەرێم و بەغدا مشکلێ نییە ئەو ئیشی خۆی دەکات دەوامی خۆی دەکات چاوەڕی پارەکەی دەکات کە سەرفی کالۆ ماڵ و منداڵی خۆی ئەجا پێم بڵێ بازاری تۆ چۆنە ئەم ساڵ لەگەڵ پار ساڵەکە وەڵا زۆر زۆر فەرقی هەیە 101 فەرقی هەیە باشە ئەو جیاوازیە چییە 101ەکەی وەکو خۆ وەکو برێنی هەوکارەکان زۆرن ینی لە زۆربەی بوارەکاندا حکوومەت بارگیرانی خستی دەسە خەڵک وەکو برێن ئەمە خۆتە حکوومەتی عێراق زۆر زۆر پێویستە حکوومەت کری کارەبا و ئاو شتە سەرچیەکان بکاتە ڕەمزی نەفتی خۆتە یعنی مەحکوم نییە بە 100 لێ بە 35,000 ئەز ئەوە لەلایەک لەلایەکتر کارەبا مەقسە برم معاشەکە لە مانجی دوازدەوە دواکەوتنی موچە کاریگەریی زۆری لەسەر بازاریەوە دروست کردو ئەرێوەڵا زۆر تاسیری هەیە خەڵکەکە یعنی گوناحاهای لێ بکرێت کە دێتن بەس پرسیار دەکا و ناشکڕێتن دەزانم هیچی لە بەرشیدانی منیش گلەیەک بکەم مادام زۆر جار دەڵێن دوکاندارەکان لەگەڵ نزیکبوونەوە لە مانجی ڕەمەزان بنمونە ئەمە ئێستا ئەوە بۆ هەر کیلویەک 8,000 بۆ بەڵام ڕەنگە پێشی ڕەمەزان هەرزانتر بوو بێ یان بەر لەوەی کە جەژنی ڕەمەزان دابێت نرخەکەی کەمتر ببێت ئەمە هەیە لە نێو دوکاندارەکان نرخەکان بەرز بکرێتەوە بەخۆی دوکانداری فەقیر چ بکاتن زیاتر جملەتیە جملەتیش ئەویش کە لە حدود بازێکی زۆری لێ وەردەگرن ئەویش داوێتەوە سە خەڵک سەراتاکەی دەگەڕێتەوە کە حکوومەت بتوانی شتێکی وا لە تاجیرەکان وەرنەگری کە باسوچی بکاتن دەشتوانی سعرەکیان بۆ دابنێتن استغلال نەکەن یعنی بەهۆ حکوومەتە دەبی کۆنتترۆلی وەزعەکەی بکاتن خۆشحاڵم خزمەتی خەڵکە سەرکۆ ئەمە قسەی یەکێک لە دوکاندارەکانە بێگومان وەکو خۆشی باسی کرد ینی بەشێکی زۆری ئەوانەی کە دێنە بازارەکە تەنها پرسیار دەکەن دەڵێن ئەمە بە چەندە بەشی زۆریان تەنها پرسیار دەکەن هەم لە بەرەوەی کە بارودۆخی خەڵکی هەرێمی کوردستان بە شێوەیەک خراپ بووە وەکو خۆ دەزانی
ماوەی چەند مانگێکە موچە بە شێوەیەکی باش دابش نەکراوە لەگەڵەوەدا ئێستا کە موچیان وەرگتووە دیار نییە بۆ بەر لە جەژن جارێکی دیکە موچە وەردەگرنەوە یاخودنا بۆیە ئەو پارەی لە بەردەستی موچە خۆراندایە ترسیان هەیە نازانن سەرفی بکەن موچە دێتەوە دوای مانجی ڕەمەزان کە کاتێک کە جەژن تەواو دەبێت پارە وەردەگرن یاخودنا بۆیە ترسەکە هەیە و بەڕاستیش بارودۆخی بازار پێیوە دیارەکە هێشتا موچە خۆران و تەواوی هەرێمی کوردستان پارەیەکی باشیان لە بەردەستدانە بۆی بتوانن بێن کەلوپەل و پێداویستەکانی جەژن بکڕن.